ئەم بابەتە تەوەری گەرمی ئەم شەوی ژووری هەواڵە لەگەڵ میوانەکەم لەسەرم پرسە قسە دەکەم بەڕێز پێشەوە هەورامانی گوتەبێژی حکوومەت یاریمی کوردستان کە لێرە لەگەڵمە زۆر بەخێر بێ. کۆبوونەوەیەکی ناسایی بەڕێوە چوومێ بزانم کە گرنگی ئەو کۆبوونەوەی لەم کاتی ئێستادا چی بوو؟ بە ناوی خوای گەورە سڵاو لە ئێوەی بەڕێز و لە بینەرانی کوردستان 24 ئەم دەستپێکە هەنگاوێکی باش بوو کە ئەمڕۆ بەڕێز سەرۆکوەزیران مەسرور بارزانی سەرپەرشتی کۆبوونەوەیەکی کرد بە ئامادەبوونی جێگیری سەرۆکوەزیران و وەزیرەکانی کابینە لەگەڵ تیمی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەختامە هەنگاوێکی باشە بۆ نزیک بوونەوە گەیانی پامێکە بەرەو بەغدا کە لایەنە سەرەکیەکانی هیچ نەبێ لایەنە سەرەکیەکانی دەسەڵاتی هەرێمی کوردستان لە پرسی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستاندا یەک ڕێز و یەک دەنگن وە ئەم پرسە پرسێکی سیاسی نییە کە یعنی پرسێکی حەزبی نییە پەیوەندی هەبێ بە لایەنێکی دیاری کراوە بەڵکو مامەڵەیەکی خراپی نادەستوری و پێشێلکاری بۆ بەرامبەر بە مافی تەواوی فەرمانبەران و موچە خۆرانی هەرێمی کوردستان بۆیە ڕاستە ئەمڕۆ نوێنەری بەشێک لە لایەنەکان ئامادە نەبوون بەزەکرێ ئەمە دەرگایەک بێت یان ئەمە دەستپێکێک بێت بۆی کە هیچ نەبێ لەم پرسەیە هەموو لایەنە کوردستانیەکان پێکەوە یەکدەنگ و یەک هەڵوێست بن لەبەرەوەی کە ئەوەی کە موچەی نەدراوە بێلایەنی تایە و لە هەموو لایەنێکیشی تایە ئەوەی کە غەدر و زوڵمی لێکراوە تاک بە تاکی دانیشتوانی هەرێمی کوردستان بوون لە دوکاندارێکەوە زیانی بەرەکەوێت هەتاوەکو دواتر فەرمانبەرەکە چونکە ئەگەر فەرمانبەرێک پارەی لە دەستانە بێ موچەکەی بە تەواوی نەدرێ بێگومان دوکاندارێکیش بێیشەکەوێت بۆیە دەستپێکێکی زۆر زۆر باش بوو و تەسەورەکەم لە دوای ئەمەش ینی وەکو ئەمڕۆ جەنابی سەرۆکوەزیران دوو پاتیە کردەوە ئەمە کۆبوونەوەیەک نییە بۆ دانیشتن بۆی بڵین کۆبوونەوەمان کرد ئەنجاممانەوێت وە هەتاوەکو ئەنجامیش بەدەستی ئەهێنین لەسەرم بابەتە ئاڕۆی زۆر باشە ئەماژت بە یەکدەنگی لایەنەکان کرد سەرجەمە و لایەنانەی کە لە کۆبوونەوەکەدا بەشدار بوون هاوڕابوون لەسەرەوەی کە بەغدا بەرامبەر بە موچە و شایستەکانی هەرێمی کوردستان زوڵمی لە هەرێمی کوردستان کردووە؟ بەڵێ هاوڕایەکی تەواو هەبوو لەوەی کە ئەوەی کە کراوە بەرامبەر بە هەرێمی کوردستان نیەت پاکیتیانە و مبەرمەجە بە بەرنمەیە بۆ تەهمیشکردنی هەرێمی کوردستانە بۆ لاوازکردنی سیستەمی فیدراڵیە لە عێراقدا بۆ لە ناوبردننی قوارەی سیاسی هەرێمی کوردستان کە قوارەیەکی دان پێدانراوە لە ناو دەستوری عێراقدا دانی پێدانراوە بۆیە ئێمە وەکو پلانێکی درێژخایەن سەیرەکەین کە خەڵکی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان و تەنان لایەنە سیاسیەکانیش بە مەسەلەی موچەوە سەرقاڵ و مەشغوڵ کراین بۆی کە ئێمە پرسە جدیەکانی دیکەشمان لەبیر بچنەوە بەڵام لای ئێوە و لای خەڵکی کوردستان ڕوونە کێشەکانی ئێمە لەگەڵ حکوومەتی فیدراڵ زیاترە لە موچە زۆر باشە وەکو سەرۆکوەزیران خۆیان ئاماژەی پێکرد کە نابێ بکەوینە ژێر کاریگەری سیاسەتێکی نادروست کە ئامانجی ئەوەیە کە کوردستان بچووک کاتەوە یا قوارەی هەرێمی کوردستان لاواز بکات ئایا هەوڵێک بۆ لاوازکردنی قوارەی هەرێمی کوردستان هەیە؟ بەڵێ هەوڵێک هەیە ڕاستە ڕژێمی سەدام ڕووخاوە کۆتایی پێهاتووە و هەرێمی کوردستان ڕۆڵێکی گەورەی هەبوو لەم پرسەیە بەڵام لە دوای دەست بەکاربوونیان لە دوای ئەوەی کە پێوتری عێراقی نوێ دەوابە نەما فڕۆکە نەما لەسەر هەرێمی کوردستان هەرچەندە هەوڵی ئەوەش درا لە ڕابردووە بەڵام عەقڵیەتێک هەیە ئەوەی کە لە لای ئاسایی بێ فەرمانبەرێکی هەرێمی کوردستان برسی بکات هەمان عەقڵیەتە کە ڕۆژێک لە ڕۆژان بردومانی کردووە ئەوەی کە پێی ئاساییە مناڵێکی کورد کوڕی مناڵی فەرمانبەرێک مناڵێکی شیرەخۆرە بێشیر بێت ئەوەی کە لە لای ئاسایی بێ هەر ئەوەیە کە لە لای ئاسایی بۆ کورد ئەنفال بکرێت بۆ ئەم عەقڵیەتە ئێمە زۆر هەوڵماندا کە لاوازی بکەین و نیشان بدەین کە خەڵکی کوردستان شتێکی زۆر بەسیتی داوا کردووە لە عێراقی تازەیە ئەویش ئەوەیە کە هاونیشتیمانی هەرێمی کوردستان وەکو هاونیشتیمانێکی پلەیەک سەیری بکرێ بەڵام بەداخەوە مامەڵەکە بەو جۆرە نەبووە لە هەر سەردەم و کابینەیەکدا شتێکی تازە عەرقەلەیەکی تازە خراوەتە بەردەم خەڵکی هەرێمی کوردستانەوە لە سەختترین کاتدا کاتێککە ئێمە پێشمەرگەکانمان سەرقاڵی شەڕی داعش بوون ئەوان بودجە و موچەی خەڵکی هەرێمی کوردستانیان بڕیوە هەرێمی کوردستانیان خستە ژێر ناڕەحەتی و سەختیەکەوە کە تاوەکو ئێستاش ئێمە بەدەست ئەوە هێشتا نەهاتووینەتەوە سەر خۆمان ئێستش چەندی ئێمە وەفد و شاند و کۆبوونەوە و دەست پێشخەری و نیاز پاکی بەڵام
پێم وانە هەتاوەکو ئێستا سوودی هەبوو بێت. باشە بەڕێز هەورامانی ئەوەی کە لەم کۆبوونەوەی ئەمڕۆدا باسی لێوەکرا بڕیار بوو کرا بە داواکاری بۆ بەغدا. چاوەڕێی چی دیکە لە بەغدا دەکەن؟ چاوەڕێ دەکەن ئەنجامەکانی ئەم داواکاریانە چی بێت؟ چاوەڕێوەکەین کە ئەوان تقریبەنەوە 20 و چەند ساڵە ئەم ئیشیان بە تەواوی لەگەڵ هەرێمی کوردستان نەکردووە، هێشتا درەنگ نییە، ئێستش درەنگ نییە بۆی کە مافی خەڵکی هەرێمی کوردستان بدەن و ئەو ئەحساسە بدەن بە هاونیشتیمانیەک لە هەرێمی کوردستان کە پلەیەکە لە عێراقدا، نەک ئەوەی کە ئەرز و ئاسمانی لێ ببڕیت، هەوای لێ ببڕیت، هەرچی سەرچاوی داهاتی هەیە وشکی بکەیت، موچەی لێ ببڕیت بڵێیت تۆ بڕۆ بۆ خۆت بژی، مشکلەی من نییە. بێگومان ئەگەر ئەم حساب و مامەڵەیە کە لەگەڵ هەرێمی کوردستان کراوە، پرسیارێکی زۆر سادە ئەگەر لە هەر تاکێکی هەرێمی کوردستان و عێراقی بکەین، ئایا لەگەڵ پارێزگایەکی عێراق ئەتوانن ئەمە بکەن؟ ئەم تحقیق و هێنان و بردنە کە لەگەڵ ئێمە ئەیکەن زۆر بەسیط پێت بڵێم، ئەتوانن لەگەڵ هێزێکی حەشدی شعبیا داوای ئەوە بکەن بڵێن چەند چەکدارتان هەیە؟ باشە ناتوانن بیکەن. بەڵام بۆ هەرێمی کوردستان سەرڕای ئەوە ئێمە وتومانە وەرن، ئەمە لیستمانە، ئەمە موچەمانە، ئەمە ژمارەی فەرمانبەرمانە، ئەمە بڕی موچەمانە، ئینجا دێنەوە بە کۆمەڵێک بیانووی تازەوە و کۆمەڵێک عەرقەلەی تازەوە. هەدەفەکەش زۆر زۆر واضحە بۆیە کە هەرێمی کوردستان لاواز بکەن و نیەتێکی پاک لە پشت ئەم بابەتەوە. کەواتەوە ئەڵێن جگە لەم بابەتە هیچ مشتومڕێکی دیکە لەسەر پرسی بودجە ناکەن، کەواتە هەنگاوی داهاتوو بژاردەی دیکە هەرێمی کوردستان چییە؟ وەکوتم ئەوەی کە ئەمڕۆ ئێوە بینیتان لە قسەکانی جەنابی سەرۆکوەزیران مەسرور بارزانی داوای یەک ڕێزی لایەنە سیاسیەکانی کرد و داوای ئەوەی کرد کە لایەنە سیاسیەکان پاڵپشتی حکوومەتی هەرێمی کوردستان بکەن بۆی کە مافی خەڵکی هەرێمی کوردستان وەربگرێت و هەر لە ناو قسەکانی خۆشی ڕایگەیان کە ئەمە قابلی قبوڵکردن نییە و بەم جۆرە ئەم بابەتە درێژە ناکێشێت، لەوانەیە ئەم کاسەیە لە تەوقیتێکا لێی بڕژێت، اینجا کە لێشی ڕژا خۆوان باشە زانن، تاریخی کوردەزانن، کورد هیچ کاتێک ئەوە نەبووە کە نەمل کەچ بک بۆ کەس نەببێتە خوڵامی کەس. هیچ کاتێکی دیاریکراو هەیە بۆ مدە زەمانیە کە دیاریکراوە؟ بەڵێ دیاریکراو هەیە لەبەرەوەی کە ئەو بەڕێزانەی کە ڕاست پێدران، ئەو وەزیرە بەڕێزانەی کە ڕاست پێدران مەسەجی پەیامی حکوومەتی هەرێمی کوردستان بگەێنن و پەیامی هەرێمی کوردستان بگەێننە بەغدا، کۆمەڵێک داواکاری لەگەڵ خۆیانە بن. ئەگەر ئێمە بزانین ئەم داواکاریانە جێبەجێ ناکرێن یان نیەتێکی جدی بەدی نەکەن، بێگومان کات ناکوژین بە کۆبوونەوە و وەخت کوشتنەوە، ینی دیسان کاتمان پێ بکوژن بە هەندێک بابەتەوە بۆی کە پرسە ئەساسیەکانمان لەبیر بچنەوە. ئێمە وەکوتم جگە موچە شتی زۆر هەن کە ئەبێت لەگەڵ حکوومەتی فیدراڵێک لایەن بکەینەوە و هەتاوەکو ئەم ڕۆژکە ئێمە قسەمان کردووە شەوی ڕابردوو لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم داگیرکاری هەبوو بۆ سەرگوندی کوردنشین، ینی لە خاڵی سفر داینێستا بە سەراحەت پێت بڵێم، لە سڕینەوەی کورد لە موچە بڕکردنی لە عەرقەلەی سیاسی لە هەموو ڕوویەکەوە ئێمە ینی تازە گەڕاوینەتە ئەوەی داوایان لێ بکەین کاکە ئەم جوتیارە کوردانە دەربەدەر مەکەن. ئێمە ئێستا بێ پێیان بڵین کاکە هەڵەبجە بۆتە پارێزگا، حکوومەتێک هاتووە ئەم شارەی کیمیاباران کردووە، بردومانی کردووە، 5,000 کەسی شەهید کردووە، بەبێ ئەوەی کە یەک سنتێکی هاونیشتیمانی شەهیدێکی هەڵەبجە قەرەبوو بکرێتەوە، ئامادەنین دانیشتێکی پەرلەمان بکەن بۆی بە ڕەسمیدان بنێن بە پارێزگابوونی هەڵەبجەیە. بۆیە ئەگەر هەموو هەڵوێستەکانیان شیتەڵ بکەی جوان لی ورد بیتەوە، ئەبینیت کە نیەت نییە بۆ چارەسەر. بەڕێز پێشەوە ئاماژەت بەوە کرد کە و لیژنەی دەچنە بەغدا پەیامیم کۆبوونەوەی دەگەێنە بەرپرسانی بەغدا، ئەتوانین بزانین لیژنەکە کێن، کامە وەزیر لەو لیژنەیەدا بەشدارن؟ وازەحە کە بەڕێز دکتۆر فواد ئەمڕۆ ئەو خۆیوتی من لە نزیکەوە هەم لەگەڵیانە بم و هەم خۆم ینی بەردەوام لەسەر خەتە بم لەگەڵیان، کاک خالی دەبێ، خالید شوانی، کاک بەنگی نەبێ، کاک دکتۆر شاخەوان، ئەمانە ئەم پەیام و مەسەجانە ئەگەێنە بەڕێز سەرۆکوەزیرانی عێراق و هەروەها لەگەڵ لایەنە سیاسیەکانی عێراقیش ئەم پەیامە جدیانە گفتوگۆیان لەسەر. زۆر باشە. هەر ئێستا کە ئێمە قسە دەکەین وەزیری دارایی عێراق بەیاننامەیەکی بڵاو کردوتەوە سەبارەت بە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان، دەڵێ ئێمە سەرجەم موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانمان بۆ ساڵی 2024 ناردووە،
ئایا ئەمە وایە کەواتە چیمان لای بەغدا ماوە؟ والله ئێمە زۆر شتمان لە لای بەغدا ماوە ئەگەر حەق و حسابیان لەگەڵ بکەین و قەڵەم وەرەقەیان لەگەڵ هەڵگرین لە زۆر شتا قەرزارە بنەوە نەک تەنها لە مەسەلەی موچایەوە بە هیچ جۆرێک قسەکانی بەڕێزیان لەگەڵ ڕێز و حورمەتم تەواو نین و دروست نین لەبەرەوەی کە ئەوان تەنها دە موچەیان بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان ناردووە و موچەیەک لە داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان دراوە و ئەوان میزانی تەشغیلیان نەناردووە، میزانی ئیستیسماریان نەناردووە و حەقی هەرێمی کوردستان زیاتر لە 20 تریلیۆن ئەوان تەنها تاوەکو ئێستا نزیکەی 10 تریلیۆنێکیان ناردووە کە ئەمە ناکاتە 170 بودجێ عراقیش لە کاتێکا بودجێ عراق 144 تریلیۆن بۆ ئەوان تەنها 10 تریلیۆنیان بۆ هەرێمی کوردستان ناردووە کە ئەمە ناکاتە 170 بەپێی سەرژمێری دانیشتوانیش بێت ئەبوو 114 بۆ هەرێمی کوردستان بنێرن ئەبوو زیاتر لە 20 تریلیۆن بنێرن کە نەیان ناردووە بۆیە ئەگەر بینە سەر حەق و حساب و قەڵەم وەرەقە هەر هیچ قسەیەک نەکەن باشترە کوا بەشی هەرێمی کوردستان لە مەسەلەی تەندروستیە کوا بەشی هەرێمی کوردستان لە پێدانی چەک بەهێزی پێشمەرگەی کوردستان تەنانەت ڕێگرن لەوەی کە هاوپەیمانانیش هاوکاری ئێمە بکەن بە شێوەیەکی بەربڵاو لەسەر ژمارەیەکی زۆر چەکی پێشکەوت و ئەوان تێبینیان هەیە و سانسۆریان داناوە کە نابێت ئەم جۆرە چەکانە بدرێتە هەرێمی کوردستان لە مەسەلەی بە پارێزگابوونی هەڵەبجەیە ئەوان ڕێگریەکەن هەتاوەکو ئێستانیان هێشتووە دانیشتنێک بکرێت ڕێگریەکەن لە ناردنی بەرهەمی ناوخۆی هەرێمی کوردستان بۆ ناوچەکانی خواروی عێراق ینی بە هەموو شێوەیەک هەوڵی تەهمیشکردن و ئیفلیچکردنی هەرێمی کوردستانە دەن ئەیانەوێت بازاڕی هەرێمی کوردستان پەکیکەوێ ئەیانەوێت بزنسی ڕابگیرێت ئەیانەوێت لە مەسەلەی ئەمنی و سەربازیە لاواز بێت ئەگەر بینە حەق و حساب لەگەڵ بەڕێز تەیف سامی و دوایی حەقی خەڵکی کوردستان خێرێک نییە نە تەیف سامی نە گەورەکانی تەیف سامی نە ئەوانەشی کە لە پێش تەیف سامی ئەم هەوڵەیان داوە بەرامبەر بە هەرێمی کوردستان ئەگەر ئەوان بگەنە حدێک سەبری خەڵکی کوردستان تاقی بکەنەوە سەیرێکی تاریخ و ڕابردوو بکەن ئەزانن کە خەڵکی کوردستان چۆن بەرگەیان گرتووە چۆن بەرگە ئەگرن لەو کەسانەی کە نیەتی غەدریان هەیە لەگەڵ هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان کەواتە موچەی مانگی 12 فەرمانبەران دێت تا بەش دەکرێت ئەم خات و تەیفەی کە باست کرد ئەخیر قسەی ئەوە بووە کە بە شاندی ئێمە و توێتی ئەینێرم بەڵام تاوەکو ئێستا نەیناردووە باشە ئاماژت بە شاندی هەرێمی کوردستان کرد زۆر جار محەممەد شیع سوودانی دێت هەرێمی کوردستان یا بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان دەچنە بەغدا دەگوترێت چارەسەری کێشەکانمان کردووە بەڵام چی لە پشت پەردەی بەرپرسان لە بەغداوە هەیە کە ناهێڵێت ئەم کێشانە چارەسەر بکرێن شتێک هەیە خات و گوڵباخ ئەوان لەسەر وەرەقە هیچ عیبیان نییە ئیمزاکەن لە ناو کۆبوونەوەیە بەڵێنەدەن لە پەرلەمانە هەندێک جار ڕازین و لە محکەمەی فیدراڵی هەندێک جار یاسا دەرەکەن لە مەسلحەتمان بەڵام هیچی جێبەجێ ناکرێت دەمانە قسەی خۆشی ناو کۆبوونەوە و ئیمزای ڕێکەوتنەکان و بڕیارەکانی پەرلەمان و ئێستا وەرە بەپێی یاسای بودجە ئێمە بە حەقی خەڵکی کوردستان بدەن بزانم داویانە با بەپێی ڕێژەی دانیشتوان بیدەن بزانم داویانە با بەپێی کۆبوونەوەی ئەنجومەنی ئابووری عراق بیدەن کە پێش چەند مانگێک هاتنە هەولێر و ڕێکەوتنمان لەگەڵیان کرد و وتیان کە هیچ کێشەیەک بۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نادرێت بزانین کردویانە کاکە با بەپێی بڕیاری دادگای فیدراڵی بێت کە ئەوان بۆ هەر شتێک دژی هەرێمی کوردستان بێت ئەڵێن دادگای فیدراڵی وتوێتی دادگای فیدراڵی وتوێتی نابێت موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەژێر هیچ تایتڵێکە هیچ دۆخێکە ڕابگیرێت ئایا جێبەجێ کراوە هەمویان واز لێ بێنە ئایا دەستوری عراق جێبەجێ کراوە ئایا مادەکانی دەستور کە پەیوەستن بە کوردەوە جێبەجێ کراون ئایا وەکو هەرێمێکی فیدراڵی یاسایی دانپێدانراو ڕێز لە دامەزراوەکانی هەرێمی کوردستان گیراوە نەخێر ئەیانەوێت حکوومەتی هەرێمی کوردستان ئەم حکوومەتە گەورە و گرانەکە بەقەت چیاکانی کوردستان خەباتی کردو و خوێنی داوە و ڕەنجی بۆ داوە ئەیانەوێت وەزارەتی دارایی عێراق حکوومەتی فیدراڵ حکمی حکوومەتی هەرێمی کوردستان بکات بۆیە هەمان قسەی جەنابی سەرۆکوەزیران دووبارە ئەکەینەوە کە ئەم بابەتە ئیتر قبوڵکراو نیە لای هەرێمی کوردستان و بێگومان ناڕازیبوونی هەرێمی کوردستان و کشانەوەی هەرێمی کوردستان یاخود لە پرۆسەی سیاسی عراقیان بایکۆتکردنیان هەر بڕیارێکە هەرێمی کوردستان بیدات کاریگەری ئەبێت لەسەر دۆخی سیاسی عراق لەسەر ئاسایشی عراق ئاسایشی کۆمەڵایەتی عراق هەموو ئەگەرێک هەیە هەموو ئەگەرێک هەیە هیوادارین ئەوان وا بکەن ئێمە باشترین ئەگەر کە
لە خزمەت سەقامگیری سیاسی کۆمەڵایەتی عێراقدایە لەبەرەوەی کە ئێمە شویستومانە کە ڕۆڵێکی باش بکێڕین لە ئاوەدانی لە ئاشتی لە سەقامگیری لە ئاسایش کە کردوشمانە لە پاراستنی سنوورەکانی عێراق کە کردومانە هێزی پێشمەرگەی کوردستان ئێستا ئەگەر تۆ موچەی تاکێکی هێزی پێشمەرگەی کوردستان وەربگرە بەراوردی بکە لەگەڵ موچەی چەکدارێک لە ناوچەکانی دیکەی عێراق ئایا وەکو یەکە؟ ئایا مافەکانیان وەکو یەکە؟ ئایا تفەنگ و فیشەکەکانیان وەکو یەکە؟ نەخێر وەکو یەک نییە. بپرسم کشانەوە لە پرۆسەی سیاسی لە عێراق یەکێک لە بژاردەکانی داهاتووە؟ کێ ئەڵەشتی کێڵێ قورستر لە کشانەوەژ نییە. باشە بەڵام لە کۆتاییشە زۆر بە کورتی ئەمەوێ تیش بخەمە سەر هەوڵ و هەڵوێستەکانی سەرۆکۆزیریان مەسرور بارزانی بە تایبەتی کە سازش نەکردن لەسەر ماف و شایستەکانی هەرێمی کوردستانی کێک لە ئەولەویەتی کارەکانی بۆ لە کابینی نۆیەمدا ئەم هەنگاوەی ئەمڕۆ و هەوڵەکانی داهاتووی چۆن دەبینی بۆ سەقامگیری هەرێمی کوردستان و بۆ داکۆکیکردن لە مافی خەڵکی کوردستان؟ جەنابی سەرۆکۆزیران کە هاتە پەرلەمانی کوردستان بەبیرمە منەوە کات لە پەرلەمان بووم کاتێک کە کارنامەکەی خۆی خوێندەوە باسی ئەوە کرەمانەوێت لەگەڵ حکوومەتی فیدرال کێشەکانمان چارەسەر بکەین و لەگەڵ دەست بەکاربوونیشی یەکەم سەردانی بۆ بەغدا بوو و دوایش چەند جارێکی دیکە سەردانی بەغدای کردووە چەندین هەوڵی دۆستایەتی و ڕێککەوتن و نزیکبوونەوەی داوە و کۆمەڵێک ڕێککەوتنیشی ئەنجام داون لەگەڵ حکوومەتی فیدرال بەڵام بەداخەوە لە بەرامبەر نیەت پاکیەکانی جەنابیان ئێمە هەمیشە پێچەوانەمان بینیوە بەڵام ئەبێت ئێمە زۆر وازەح بیڵێن ئەمەی کە حکوومەتی فیدراڵی کادەمە هەوڵێک نییە بەرامبەر بە بەڕێز مەسرور بارزانی یان لاوازکردنی حکوومەتەکەی لەبەرەوەی کە تەواوی خەڵکی کوردستان بەهۆی ئەو دژایەتی و بەهۆی ئەو پێشێلکاریە دەستوریانە و کەوتونەتە میحنەت و سەختی و ناڕەحەتیەوە و لەم ڕۆژدا جەنابیان ڕایگەیان کە ئازار و ناڕەحەتیەکانی خەڵکی هەرێمی کوردستان دروستکراون و خەڵکی ئێمە شایانی ئەو ناڕەحەتی و سەختیە نین بۆیە ئەم ڕێگەی گرتوێتیە بەر لە نزیکردنەوەی لایەنەکانی هەرێمی کوردستان لە دروستکردنی کەشێکی ئارام لە ناو خۆی هەرێمی کوردستان داوە دروستکردنی یەک ڕیزیەک بۆی ئێمە پێکەوە داوای مافەکانمان بکەین لە حکوومەتی فیدرال بێگومان هەنگاوێکی باش و گەورەیەوە ئینشەڵڵا ئەنجامی باشیشیە بێت. زۆر باشە زۆر سپاس دەکەم بەڕێز پێشەوا هەورامانی گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان کە لەگەڵمان بوو. زۆر سپاس.